بە بۆنەی ڕۆژی جیهانی خاوەن پێداویستیە تایبەتەکانەوە لە ئامادەیی ئەحمەد موختار جاف لە هەڵەبجە بۆ بەرزنرخاندنی ئاستی بەرزی خوێندنی قوتابیانی خاوەن پێداویستیە تایبەتەکان. ئاهەنگێک ساز کرا و ڕێز لە توانای و قوتابیانە گیرا کە خاوەنی بارە و توانایەکی تایبەتن. عبس وتولى أن جاءه الأعمى. پێویستە ئێمە وەکو پەروەردەوە کابینەی نوۆی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە پاکێجەکەیە کە باز لەوە کە پێویستە هاوکاری خاوەن پێداویستی تایبەت بکرێەوە. ومێ دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی زیاتر بە مناڵانە با خۆتان بینیتان ئەگەر دیبێتان کە بە تەلاقەیەک ئەتوانن قسە بکەنەوە چۆن ئامادەگییان هەیە وەکو کەسێکی ئاسایی ئەتوانن بەهرەکانی خۆیان و توانەکانی خۆیان پێشکەش بکەن. قوتابیانی خاوەن پێداویستی تایبەتی چیان لە قوتابیانی دیکە کەم نییە. ئەوانیش مافی خوێندن و وەرگرتنی زانست و زانیاریان هەیە. مامۆستایەکی کۆمەڵناسی قوتابخانەکە دەڵێت پێویستە هەمووان دەرفەتی دەرخستنی تواناکانی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت بڕەخسێنین. بەزەی هاتنەوە بە خاوەن پێداویستی تایبەت تا مشکلی خاوەن پێداویستی تایبەت حل ناکە. ئێمە لە جیاتیەوەی بەزەیمان بە خاوەن پێداویستی تایبەت هایەتەوە بێ احترامیان بگرن، ئەبێ فرسەتیان بۆ بڕەخسێنین، توانایەکانیان بتەقنەوە. بە بەزەی هاتنەوە ئێمە تحقیریان نەکەین، ئێمە خۆمان نەخێنە پێگەیەکەوە ئەوانیش خێنە پێگەیەکی ترەوە ویان لێ یەکەین سیقە بەخۆبوونیان کەمتر ببێتەوە. بەڵام وەختێک تۆ احترامی توانایەکانی ئینسانێکەگری، کاتێک احترامی توانایەکانی ئەگری سیقە بەخۆبوونی زیاد دەبێ، دەرفەتی بۆ ئەڕەخسێنی هەلی بۆ ئەڕەخسێنی وای لێ یەکەی بێتە پێشەوە لە پرۆسەی داهێنان دوانەکەوێت، لە پرۆسی فێربوون دوانەکەوێت، لەو شتە تەبیعیانەی کە لە ژیانی هەر ئینسانێکی ترە ئەگوزارێت دوانەکەوێت. یەک دوو مەسەلەیەکی تر کە زۆر مهمە لە ڕۆژیانی خاوەن پێداویستی تایبەتە ئێمە بیرمان نەچێ کەەوە ئەمە ئەبێ استراتیژی مامەڵە بێ لەگەڵ خاوەن پێداویستی تایبەتە ئەوەیە کە نابێ ئێمە ئیمتیازیان بینێ، ئەبێ فرسەتیان بۆ بڕەخسێنین. ئەم قوتابیە ئەگەرچی خاوەن پێداویستی تایبەتە بەڵام لە پۆلی 12 ئامادەیە و توانیوێتی پۆلەکانی خوێندن بە سەرکەوتووی ببڕێت. ئەم قوتابیە دەڵێت هەمیشە پێویستمان باوکاری تایبەتەیە. دەوەکەن لە وەزارەتی پەروەردە ئەکەوە ئاسانکاری بۆ مامۆساکانمان بکە هیچ نەبێ با تەسیحکردنی وەرەقەکانمان لەسەر جوان بێ و هیچیش نەبێ ئاسانکاریمان بۆ بکە لە ڕووی دابینکردنی مامۆسایانی پەروەردەی تایبەت. لەبەرەوەی ئەگەر منەوە گۆ لە وتارەکەش ئامادەم پێکرد پێویستمان بە هاوکاری بەرامبەرەکەمانەیە بۆ ئەوەی هاوکاریمان بکە. لە هەڵەبجە سنتەرێکی تایبەت بە ڕایەنانی پێشوەختەی خاوەن پێداویستیە تایبەتەکان هەیە. لە سەرجەم قوتابخانەکانی سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەڵەبجە نزیکەی 320 قوتابی خاوەن پێداویستی تایبەت دەخوێنن و هاوشەوی قوتابیانی ئاسایی بارە و تواناکانیان لە بواری داهێناندا نیشان دەدەن و بڕوانامەی باڵا بەدەست دێنن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.